دووهەمین کۆڕەشیعری ساڵانەی کوردی لە ژێر ناوی تازرێبار و دێڕێک بە هاوکاری ئەنجومەنی ئەدەبی مەریوان و ئیدارەی فەرهەنگ و ئیرشاد بۆ ماوەی 2 ڕۆژ لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو. ئەم کۆڕەشیعریە کە بۆ 2 ساڵە بەڕێوە ئەچێت هەموو زاراوەکانی زمانی کوردی لەخۆ ئەگرێت و لە دووەمین خولی خۆیدا زیاتر لە 40 شاعری ڕۆژهەڵاتی لە 9 پانێلی جیاوازدا بەرهەمەکانی خۆیان هۆکاری بەرگوزارکردنی جەژنوارەی ترێن ئاساندنی ترێ و بەروبوومە کشت و کاڵیەکانە لە ناوچەی سەردەشت بۆ هەموو ئێران و تەنانەت بۆ بەشەکانی تری کوردستانیش و بۆ دەرەوە هۆکارەکەی دەگەڕێتەوە چەندانە هۆکاری هەیە یەکەوەی کە بتوانین ترێڕەشە و بەروبوومەکان وەکو ترش و وەکو هەنجوین و کاڵک و هەموو شتانێک کە هەن لەو ناوچانە چاکر بناسرێن و کریارێکی چاکتر لە هەموو بەشەکانی کوردستان بە تایبەت لە ناوچەکانی تری ئێران ڕابکێشێت و کە بۆ خودی جوتیاران ببێتە کەڵکێکی چاکتری و داهاتی چاکریە بوو بەداخەوە دەتوانم لەم زۆر بەداخەوە بۆ هۆیەوەی کە نهاتنی سەرمایەگوزارانێک کەسانێک کە بێن لەو وارەیدا کار بکەن. ئەوانە سێوە پرتەقاڵە تەماتەی کوردیە ئاڵوچەیە کوردیەویش هەنجیرە پودری تەماتەیە ئەویش کوردیە بۆ خۆمان لە کارگای بە تۆری تەبیعی سازیان دەکەین بۆ خۆم لەگەڵ کسۆڵەکانم لەوێ ئەو پودروشتەی چا دەکەین و بەستەبەندی دەکەین. ئارێ وەڵا ئەو تەماتەش کە مەسەلەن دۆڵمەی ساز دەکەی دۆڵمەی کەلەمی دەتوانی لەسەری دانی دەتوانی مەسەلەن ئەو شتانێک کە بۆ خۆت پێت خۆشن ماکارۆنی لەسەری دانی ئەو تەماتانی لەسەردانی ئەو پودرەی بە ماکارۆنی بکەیت ئەوە لەگەڵ گۆشتی بەکاردێ لەگەڵ گۆشتی کە گۆشتت کە ساس کرد کە سوورت کردەوانێ یەک قوڵتی ئاخری ما بە گۆشتەکە بکوڵێ ئەوانی پاڵ دەکەی فقط یەک قوڵتی بمێنێ ئەوانی پاڵ دەکەی و دوای هەر لەگەڵ گۆشتەکەش سووری دەکەیەوە دەیدەنێ. پێش هەموو شتێک مەحسوولی وڵاتی خۆمانە جا لە هەموو میوەیەک کە کەشاوەرز نەیتوانی لە بازاڕدا بیفرۆشێت بۆ خاتیەوەی کە زەحمەتەکەی هەدەر نەڕوە میوەکە هەدەر نەچێت ئەمە لێی دەکڕین بە جوانترین شێوە و قیمەت کە لە بازاڕدا لێی هەدەر نەبێت ئەو میوەیە ئەمە توانیوانە بە جوانترین شێوە ویشکی بکەین بیدەینە بازاڕ. Yeah.